زیاتر بۆ وشیاری کۆمەڵگایە بەڕاستی ئەوەی کە ڕوئەیات لە کۆمەڵگا و لەناو خودی خێزانەوە سەرچاوە ئەگرێت. ینی هەتا لە پەروەردەی خێزانەوە دەست پێ ئەکات هەتا کۆمەڵگا دەرەوە بەرکەوتنمان لەگەڵ کەسەکانی ترە. کوشتنەکان بڵم چۆن زیاتر خرێتە بواری ئەوەی کە ئەمە لایەنی کۆمەڵایەتیە یا عەشایەریە یا هەر شتێک بە هەر شتێکی تر پەردەپۆش ئەکرێت لە هەر ڕوویەکەوە ئەم کوشتنە بکرێت پەردەپۆش ئەکرێت. ئیتر لە ڕووی عەشایەریەوە بێ لە ڕووی ئەوەی کە ئەمە کۆمەڵایەتی یا زیاتر خێزانیە. کێشەی ئێمە سەرەتا وەکو باسم کرد لە شێوازی پەروەردەکردنی ناو خودی خێزان و کۆمەڵگاوە یعنی هەر کەسێک ئافرەت بە شەرەفی خۆی ئەزانێت وەلو ئافرەت خۆی شەرەفی خۆی خۆیەتی کەسایەتی خۆی خۆیەتی خۆی ئەزانێت چۆن خۆی بپارێزێ لە هەموو ڕووەکانەوە ینی هیچ ئافرەتێک نێناوی ئافرەت بۆ نمونە دایکە خوشکە یعنی بڵین ئافرەت ناوێکی زۆر گەورەیە ئێمە هەمومان لە ئافرەت دروست بووین خۆم کە ئافرەتم دایکم ئافرەتە خوشکم ئافرەتە کچەکەم کە ئەم بێت ئافرەتە بەس ئێمە ئەیخێنە قاڵبی شەرەفەوە ئەمە زۆر هەڵەیە کە ئافرەت بخەینە قاڵبی ئەوەیە کە ئەمە شەرەفە بۆیە ئێمە لە ناوی ئەبێت یان هەڵەیەکی کردووە ئەمە قەت ڕاست نییە چکە هەر کەس بۆ خۆی کەسایەتێکی جوانی خۆی هەیە ئافرەت وەکو شەرەفێک سیر ئەکەن وەکو یعنی شتێک عیبەیە پەردەپۆشی ئەکەن ئەڵێ من ئەگەر تۆ شتەکەت کردو ئافرەتەکەت کوشتووە ئەمە خۆی لەخوای عیبەیەکە ئەمە خۆی لەخوای ناوزڕاندنی کەسایەتی و خوشک و برا و بڵێنتر نازانم هەر چۆنێ پەردەپۆشیکەی پەردەپۆش نابێت ئێمە خۆمان وە هەست ئەەکەین لە قانونی هیچ کاتێک قانون لەگەڵ ئەوان نییە کە کوشتنێکی بە ئەنقەس کوشتنێک کە لە ڕێگای شەرەف بە ڕێگای شەرەف بێ کوشتنێک بێکە کەسایەتی ئەو کەسی پێناشرینکە هیچ کاتێک باوەڕ ناکەم قانون ئەمە پەردەپۆشکە خۆمانین غێر قانونی ئەەکەین خۆمانین کە شتەکان والی ئەەکەین لە چاوی خەڵک ئێشارینەوە کە ئەمە هەرگیز ناشارێتەوە تۆ ئەگەر بتێ ئافرەتێک بەناوی شەرەفەوە یا بەناوی هەر شتێکەوە بکوژیت بتێ ئەمە پەردەپۆش کرێمە پەردەپۆش ناکرێت ئەمە ناشارێتەوە ناتوانین هیچ کاتی ئێمە لەمە ڕابکەین هیچ کاتێک باوەڕ ناکەم هەتا ئەگەر نەوەکو ئێمەژن هەتا پیاوێکیش لەمە بێدەنگ بێت ئەمە کەسایەتیەکانەوەن ئەمە بە حکمی ئەوەی ئەم کەسە بە شێوازێک پەروەردە کراوە ئەگەر ئەمە بکە ئەم کارە بکە شتێکی باشی کردووە ئەم کارە بکە تاوانەکان ئەشارێتەوە نەخێر تۆ ئەگەر پەروەردەیەکی دروستکەیت پەروەردەیەکی دروستکەی لەناو خێزانەکەی خۆتا هیچ کاتێ ناگەیتە ئەوەی تۆ خوشکەکەت بکوژی دایکت بکوژی پورت بکوژی کەسێکی تر بکوژی لە سەرجادە یا لە هەر ڕێگای لە ماڵەوە لە هەر شوێنێک بە شێوازێک کە تۆ پەردەپۆشێکی ئەم مردنە مردنێکی خواییە یا مردنێکە کە بە هەر ڕێگایەک بێتر بە هێنە ڕێگای ئەم کەسە ئێمە خۆمانین کە شتەکان زەق ئەەکەینەوە بەسەر خۆمانە ئێمە خۆمانین کە پەروەردەیەکی ناتەندروستین ئەنا هیچ کاتێک ئافرەت ناخرێتە قاڵبی شەرەفەوە ناخرێتە قاڵبی کە تۆ کەسایەتی خۆتی پێدەرخی دادگا ئیشی سڵحی عەشایەری نییە دادگا پەیڕەوکردنی یاسا و سەپاندن و جێبەجێکردنی یاستایە سڵحی عەشایەری دەگەڕێتەوە بۆ دیاردەی کۆمەڵایەتی دەرەوەی محکەمە دەرەوەی دادگاکان کە خۆیان لە دەرەوەی دادگا سڵح دەکەن و دواتر دێن تەنازولێک دەکەن ئەمە هیچ دادگایەک ڕێگری ناکاتەوە کەسێ بێت تەنازول لە مافی خۆی بکات ئەو کاتا دادگا دەتوانێت تەنها مافی گشتێکە بەسەری تا بستەپێنیت و هیچ ڕێکارێکی یاسایی بەرامبەر مافەکی تر نەگرێتە بەر چونکە ئەو کەسە خۆی بە حسن و ڕزای خۆی هاتووە لەو مافەی خۆی خۆشە بێت ئەمەش ناگرێتە بۆی کە دادگا ڕێخۆشکەر بێت بۆ سڵحی عەشایەری بەڵکو بەعەکسەوە دادگا سڵحی عەشایەری نایێنێتە ناو دادگا تەنها کاری دادگای خۆی جێبەجێ دەکات و یاساکان جێبەجێ دەکات لە ناو دادگاکاندا کۆمەڵێ مادەمان هەیە کە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە نەک تەنها بەسەر ئافرەتاندا بۆ مافی کوشتنێکی بە ئەنقەس ببێ هەرمادەکەمان 406 ئەمە تایبەت نەکراوە بە ژنیا خود بە پیاو یا بار کەسێکی تر و هەرچی سزایەکیش تایبەت بێ بۆ مادەیە جێبەجێ دەکرێت لە هەرش بەکارێنانی شێوازێکی کوشتن بێت من وەکو خودی خۆم کاپارێزەرم داوە لە هەموو کەسێک دەکەم هەر کەسێک بێت باجاجە کەیسێکی کوشتن بێت کەیسێکی تر بێت بەبێ دوودڵی بەبێ ترسێ ڕوو لە دادگاکان بکات چ دادوەر بێت چ دادگا بێت بە هیچ شێوەیە پشت لەو کەیسانە ناکات و مافی خۆی وەردەگرێتەوە پێویست ناکە وەکو با بڵێن ساڵانی ڕابردوو ساڵانی کۆن بابەتێک بێنێتە ئاراوە بە تایبەت ئافرەت بڵێ عیبە
فلان عیباوە عیبە بۆ پەردەپۆشکردنی بابەتێک یاخود هەر توندوتیژە کە بەرامبەری کراوە بە بیانووی عیبە ببێت و خۆی بێدەنگ بات ببێتە هۆکاری حاڵەتی کوشتن بەڵکو بەعکسەوە دەبێت ڕوو لە دادگاکان بکەن بۆ وەرگرتنی مافەکانی خۆیان چکە لە ئێستادا دادگا مافی هەموو ئافرەتێک وەردەگرێتەوە چەندین ڕێکخراوی توندوتیژی دژ بە ئافرەتانمان هەیە داواکارم لە ئەو ڕێکخراوانە کە چەندین کۆڕ و سیمینار و کۆبوونەوە بکەن بە ئافرەتان بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە چەندین کەسی یاسایی بێت یاخود کەسی کۆمەڵایەتی بێت بێنێتە ئاراوە بتوانن هەر کەسێک تاوتوێ و بەرگەکانی خۆیان بکرێت و بەرگەکان وەشار بکەنەوە و لە چەندین نامیلکە و چەندین سەردانی قوتابخانەکان و سەردانیکردنی کۆلێژەکان و چەندین شوێنی تر بکرێت بۆی هۆشدارێکی تەواو بەسەر ئافرەتاندا بڵاو بکاتەوە ئافرەتانیش زیاتر لەوە هۆشدار ببنەوە کە یاسا و دادوەر و دادگاکان لە پشتی ئافرەتەوەن.